لە ئێستادا کورد یەکێکە لە پەرتەوازەترین پێکهاتەکانی عێراق. سەرباری ناکۆکیەکانی نێوان لایەنەکانیش پێکهاتەی شیعە لە چوارچێوەی هەماهەنگی و سونەکانیش لە ئەنجومەنێکی سیاسی خۆیان کۆ کردوتەوە. پەرتەوازەیی کوردیش کە زیاتر خۆی لە پارتی و یەکێتیدا دەبینێتەوە لە هیچ کات و ساتێکدا خزمەت بە دۆزی کورد لە چوارچێوەی عێراقدا ناکات. بەداخەوە کورد ئەو تواناییشینێ ئەو ئیرادەیەشینێ کە ئێستا بتوانێت لە چوارچێوەی ئەو پرۆسە سیاسانەی کە هەیە لە ئێستا لە عێراقدا لەسەر مێزێک کۆ ببنەوە و گفتوگۆ بکەن بۆی کەوا بزان دەگەنە نەتیجەیەکیان نا. ئەوەی گرفتە ئێستا لە عێراقدا گرفت ئەوەیە کە کورد سەرۆکۆماری لێ وەربگیرێتەوە، سونە داوای بکە، ئەوە بەسەر چوو. گرفتەکە لە دانانی ئەو کەسانەیە ئەو شەخسانەیە کە ئەم پۆستانە دەگرنە دەست، ئەم پۆستانە پڕ دەکەنەوە، کێ دەبێتە سەرۆکۆمار، کێ دەبێتە سەرۆکی پەرلەمان، کێ دەبێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی و سەرۆکی حکوومەت. بە بۆچوونی چاودێران کورد بە پەرتەوازەیی بە هیچ ئامانج و مەرامێکی سیاسی و نەتەوەییش ناگات. لەسەر ئاستی جیهانی دەرەوەش سەنگ و قورسایی نابێت و تەنیا ئەوەی سوودی لێ دەبینێت پارت و لایەن و کەس و بنەماڵەیەکی دیاریکراون. لە بەغداش لە دنیای دەرەوەش ئەو پەرتەوازەیە کاردانەکانی خراپە. تا ئێستاکانە نەگەیشتون بە هیچ ئەنجامێک. تۆ بە پەرتەوازەیی بچی هەر شوێنێک سەنگت نابی، دەڵێ سوار بە تەنیا تۆز ناکە. ئەوانە تۆز ناکەن، یەگرتوونین، ناتوانن هیچ پلانێکیان نییە. ئەوانە بەس لەسەر ئاستی تاک بنەماڵە حیزب کۆکن، ئەگەنا لەسەر شتی تر کۆگنین. پارتی و یەکێتی کە خاوەنی زۆرترین کورسی پەرلەمانین لە بەغداد لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش ساڵێکە نەیانتوانیوە لەسەر پێکهێنانی کابینەی حکوومەت ڕێک بکەون. ئێستا دۆسیەی بەغداد و پۆستی سەرۆک کۆمار و پۆستە وزاریەکانی دیکەشی هاتۆتە سەر. بۆیە هەمیشە ئەوان دوالایەن و پێکهاتە دەبن کە ڕێک دەکەون یاخود بە فشار و گوێڕاکێشان ڕێکیان دەخەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.